نیگەرانی هاوڵاتیان لە زۆری هاتنەوەی پارەی کارەبای مانگی یەکەم ساڵ بەردەوامی هەیە. جگە لەوەش سەرەی دوور و درێژی بەردەم فەرمانگەی فرۆشتنی وزەی دووی هەولێر هێندەی تر هاوڵاتیانی بێزار کردووە. بەهۆی زۆری سەردانی کاران نەک تەنها هاوڵاتیان بەڵکو پارێزەرانیش وەکو خۆیان دەیڵێن کاری هەفتەیەکیان بۆتە مانگێک. چەند مانگێکە دایرەی وزەی دوو قەرەباڵغێکی زۆری بەخۆی بینیوە ئیشەکان ڕای ناکرێن چی هەوەک هاوڵاتی چ وەک ئێمەی مەحامی نازانە بەسەراحەتەن یعنی من جاری وایە من 6 دێم سەراگرم 7 دێم سەراگرم بەرد ناکەوێت 12 نیوەڕۆژ بەرد ناکەوێت نازانم یعنی ئەوانە لێن 2400 واتە سەرف کردووە لە کاتێکا من هیترم ترک داوە درێژایی زۆری مانجیەک چیلێک دانەوەیەکە ئەو بڕە زۆر هاتوتەوە مانگی پێشوو هەفتە هەشتم بواتەوە مانگی یەک 170 واتۆ یعنی زۆرە یعنی تەسەورم ناکرێن دەبێتەوە خەڵکێکە بووە بەڕاستی نەیتوانیوە پارەی کارەبایەکە دابین کاتن کارەبایان لێ بڕیوە یانی ئەو بەڕاستی ئەو پەڕی بێوجدانیە ئەتۆ پارەی نادەیە موچەی نادەیە وەزعی دارایی خەڵک خراپە لێرەش ئەتۆ ڕەحمی پێ ناکەی کارەبای لێ دەبڕی خاستن لە وەرزی زستان ئەو قەرەباڵغی لێرە بوونی هەیە لە هیچ دام و دەستگایەک بوونی نییە ئێستا مناتیمە لێرانە ئەوە نزی سەعات 9 شتێکە من پلیتی سەڕەم بڕیوە 600 و ڕقەمی 625 یعنی 624 مامەڵە لە پێش مامەڵەکەی منەیە من سەعات 9ە یعنی ئەوەی ئێستا هەیە کارەساتە دروستیان کردووە. هاوڵاتیان داوا دەکەن نرخی کارەبا لە 72 دینارەوە بۆ 40 دینار کەم بکرێتەوە و کارەباش بەو نرخە لە 400 کیلۆوات بۆ 800 کیلۆوات زیاد بکرێت. هاوڵاتیەکی تر دەڵێت دەبێ ئێمە ڕۆژانە پارە پەیدا بکەین و مانگانەش بیدەین بە حەقی کارەبا. کردیت بە بەرنامە ڕۆژێ لەوانەیە پێویستکە 2 ساعتی پێ بکەیت زیاتریش پێویستە بەس بەلایەنی کەم دەبی 2 ساعت پێ بکەیت ئەو 2 ساعتە زۆر دەکا 2 ساعت غەساڵی قاپشوشتن 2 ساعت غەساڵی زلشوشتن 2 ساعت گیزەر 3-4 ساعتی تەری دیکە وەسائلی دیت هەیە لە ماڵی ئەوانە هەمووی وەدەکاتوو یعنی بە مستەمڕی 10 ئەمپێری زیاتر ببەیت داوا کاریمان ئەوەیە لە کیلۆواتی 400ەکە زیاد بکرێت لە 800ەکەی لە 400ەکەی لە ئەوی دیکە هەم کیلۆواتەکانیان زیاد بکرێت هەم پارەکانیشان دابەزیندرێتن لە 72 ببیتە 42 لە 180 ببیتە 68. ئێستا 42,000 بوات و بۆ هاتمە دایرەی کارەبا 103,500 لێم وەلگرتیە گوت نازانم دەڵێ چەند زیاد بێ ئەوەندە پارە زیادە قینە لەسەر وەسڵەکە ئەی 43,000 نەنووسرا ئەدیلۆ لێرە ئەوەندەیان لێم وەلگرتی 103,000 قەرزی کۆنە یاخود هیچ قەرز هەموو مانگ دێم دەدەم هەموو مانگ لەسرم نییە یەکەم مانگ 310,000دا دوویەم مانگ 250,000دایە ئێستش ئەوەندە هاتیە ئەدی مەعاش وەلگری لۆ چێ وەلدەگری لۆ منداڵت ئەن لۆ دایرەی کارەبا. هەزاران ماڵ و بەشداربووی پرۆژەی ڕووناکی لە هەولێر بە تایبەت ئەوانەی سەرەتا بەشداریان لە پرۆژەکەدا کردووە و کرەی کارەبایان لایە کارەباکەیان لەسەر بڕیون ئەمەش لە کاتێکدایە حکوومەت خۆی بەرپرسیاریەتیەکانی بەرامبەر خەڵک جێبەجێ ناکات و تا ئێستا موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی ڕابردوو دەیان مانگی ساڵەکانی تریشی نەداوە لەگەڵ ئەوەشدا ئامادە نییە پارەی خزمەتگوزاری لەو موچە نەدراوانە ببڕێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.